ساڵ لە 2019 نزیک دەبێتەوە وەک هەمیشە هیوای ساڵێکی خۆشتر لە ڕابردوو دەخوازین. چاوەڕێین دۆخمان لە پێشتر چاکتر بێت. دەمانەوێت گەندەڵی بنەبڕ بکرێت و چاکسازی جێ بگرێتەوە. بەڵام وەک نمونەیەک لە دەیان حاڵەت لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی ڕاگیرانی بەشی VIP لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لەسەر ڕاستپاردەی خودی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان جارێکی دیکە ڕوخساری ناڕاستەقینەی هەواڵەکانی چاکسازی دەرکەوتنەوە. ماڵپەڕی فەرمی پارتی دیموکراتی کوردستان پشتڕاستی کردوێتەوە کە بڕیاری داخستن یاخود ڕاگیرانی بەشی VIP لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بە فەرمانی خودی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بووە. بەشێکی زۆر لە چاودێران و لایەنە سیاسیەکان و هاوڵاتیان کە هیچ متمانەیەکیان بە هەنگاونانی چاکسازی لە هەرێمی کوردستان نییە بێهۆکار نییە، چونکە لە دوای ڕووداوەکانی حەفتەی شوباتی ساڵی 2011ەوە خودی مەسعود بارزانی کاو کات سەرۆکی هەرێمی کوردستان بوو چەندین بڕیاری باڕاستی چاکسازی دەرکردووە، چەندین پرۆژەی پێشکەش کردووە و چەندین لیژنەی دروست کردووە، بەڵام کەمترینیان لێ جێبەجێ نەبووە. هەر لە پرسی زەوی مساتەحە و دەرمان و تەندەری ناشەفاف و قۆڕخکاری و زۆر بابەتی دیکەش یەکێک لەو بڕیارانە دوورخستنەوەی دەستی حەزب و لە حکوومەت و دەوڵەتداری، بەڵامەوەی دەبینرێت بارزانی خودی خۆی بربەستە لە بەردەم چاکسازیەکاندا. بارزانی باوک لە پەیامی یادی نەورۆزی ساڵی 2011 دوای تەنها لە یەک مانگ لە خۆپیشاندانەکانی پارێزگای سلێمانی بەرنامەیەکی چاکسازی ڕاگەیاند کە یەکێک لە خاڵەکانی بریتی بوو لە جیاکردنەوەی کاری حزب لە کاری حکوومەت. پەیامەکەی بارزانی بەڕوونی دەڵێت بۆ هیچ حزبێک نییە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ دەوڵەتێک دروست بکات، پەیوەندی لەگەڵ دەوڵەتەکان لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە دەبێت و حزب دەتوانێت تەنها پەیوەندی لەگەڵ حزب دروست بکات. هەموو ئەو سەردانانەی مەسعود بارزانی لەم دواییانە بەوە بەغجا ئەنجامیدان و تەواوی دیدارەکانی لەگەڵ بەرپرسان بەپی ڕاگەیاندنەکانی خۆیان بێت پرسی نیشتیمانیان تێدا تاوتوێ کراوە. کۆبوونەوەکانیشی لەگەڵ میری کوێیت و جێنشینی ئابوزەبی و دواترینیشیان پێشوازیکردنی لە وەزیری دەرەوەی لوبنان، پێچەوانەی بەرنامە چاکسازیەکەی 7 ساڵ لەمەوبەر و تەواوی بانگەشەکانی خودی بارزانی و پارتیە باڕاستەی ئەنجامدانی چاکسازی. چونکە مەسعود بارزانی لە ئێستادا هیچ پێگەیەکی دەوڵەتداری لە قەوارەی هەرێمی کوردستاندا نییە و لە ڕووی ئیداریەوە هیچ جیاوازیەکی لە نێوان ئەو سکرتێر و سەرۆکی هیچ کام لە پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان نییە، کەواتە ئەو دەبێت تەنها لەسەر ئاستی پارتە سیاسیەکانی وڵاتانی دیکە کۆبوونەوە بکات و پەیوەندی ببەستێت. بۆ پێی وتراوە چاکسازی و بنەبڕکردنی گەندەڵی هاوشێوەی گسکدانی پلیکانەیە، پێویستە لە ڕیزی یەکەمی سەرەوەی سەرەوە دەست پێ بکەیت، ئەگینا هەرگیز سەرکەوتوو نابیت.